هەر بەردیک لەیلانە چیرۆکی هەڵگرتیە کەوە تەنیا زەمەن زاندێک. گەڕەکی تێڵخانەس یەکیگە لە کۆنترین گەڕەکەگانە خانەقین لە دوای ناوڕاستە سەدەی 19 دامەزراس. لە مێژووی شاری خانەقین وەسیەم گەڕەک دانرێ. فەرمانگەی بەریت لی گەڕەکە هاوەتی کە لە ساڵی 1863 وەلایەن دەوڵەتی عوسمانی دامەزراس، لەوەرەوەیش ناو نریاس تێڵخانە. شایانی باسکردنە کە خانەقین دووەم شارە دوای بەختە کە فەرمانگەی بەریت لە تیبیە لە مێژووی عێراق. هیچتام ماڵەکانی وە شێوازی مێژووی خۆی مایەسە. گەڕەکی تێڵخانە کە فدە ناوڕاست بازاڕە خانەقین. ئێوەشتوان ڕۆشنایی بخێنە سەر چ گەڕەکی لە کۆمێتەرامان بشنێ.